سڵاتان لەبێ ئەوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنامەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر چیرۆکی منداڵان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەمین سەپان شاعیر و شارەزان لە بواری منداڵان. مامۆستا بەخێر بێت. سوپاسدانەکەم، سوپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم کە ئەم دەرفەتەتان بۆ ڕەخسانم دەربارەی ئەدەبی مناڵان بە تایبەتی چیرۆک قسەتان بۆ بکەم. هیوادارم بتوانم کەلێنێک لە دنیای پەروەردە و فێرکردن و چیرۆکی مناڵان و کەلتوری نەتەوەی یاپەر بکەمەوە. زۆر باشە مامۆستا گیان، با سەرەتا لەوە دەست پێکەین بزانین بۆچی چیرۆکی منداڵان لە نێو ئەدەبی ئێمەدا زۆر کەمە ئەگەر هیچ بێت لێرە و لەوەیە. ئێمە مێژوویەکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە بواری کەلتوری نەتەوەی و لە بواری شیعری مناڵان و لە بواری چیرۆکی مناڵانە. ئەم مێژووە پێویستی قۆناغ بە قۆناغ زاخاودانەوە هەیە، بەڵام لەبەر ئەوەی ئێمە میلەتێکی بەندەست بووین هەر جارە بەدەست میلەتێکی دراوزەکانمانەوە گرفتار بووین، سەرکوتیان کردوونیان نیشتووە ئەو کەلتورە وەک پێویست ئەدیب و ڕۆشنبیر و شاعر و نووسەر و کانمان برێوی پێبن، هەمیشە لە هەوڵدا بوون کەلتورەکەمان لەناوبەرن. بەڵام خانەقا و حجرەی مزگەوتەکان و مەلا ئازیزەکانمان هەر لە نالێەوە تاگو ئەگاتە مەولەوی وەکتا ئەگاتە ئەحمەدی خانی وەلای جەزیری، ئەمانە بوونەتە سەرچاوەیەک لە کونجی خانەقا و لە حجرەکاندا ئەگەر بەدەستنووسیش بوو بێ بتوانیویانە وردە وردە ئەم کەلتورە، ئەم چیرۆکانە، ئەم شیعرانە، ئەم داستانە بنووسنەوە، هەرچەند نووسینەوەکەی ئەوانیش لە کوردستانی ڕۆژهەڵات بە خەتی شکستەی فارسی بوو، لێرە بە خەتی ڕوقا یاخو نوسخی عەرەبی بووە، لە تورکیش بە لاتینی بووە. ئێمە وەکو بۆم باس کردی ئەم قۆناغانە وردە وردە تۆزێک ئەگەر هەوایەکی ئازادیمان هەڵمژارد بێ خێرا پەلاماری ئەوەمان ناوە هەرچۆنێک بێ کولتورەکە نزیک بکەینەوە. زۆر باشە مامۆستا، لەگەڵ ئەوەی کە چیرۆکی منداڵانمان کەمە، لە هەمان کاتژدا چیرۆکنووسی منداڵانمان کەمە. ئەی ئەمەیان هۆکاری چێڕایەوە لە نووسین بۆ گەورە کارێکی ئاسانە، بەڵام نووسین بۆ مناڵ کارێکی گرانە. بۆ چونکە دنیای مناڵان دنیایەکە پڕە لە سۆز و هەست و بزواندنی بەهاجوانەکانی دنیای پەروەردەکردنی مناڵ. ئێمە ئەگەر هەر بڕۆینەوە بۆ لای بەزەیەکانی خوا، بۆ لای خەڵاتی خوا، ئەبینین جوانترین بوونەوەر کە خوا پێشکەشی بە خێزان کردووە مناڵە. لەبەر ئەوە ئێمە لەم کات و ساتە یا لە قۆناغەکانی پێشتری لە ئێمە هەوڵێکی جددی دراوە و نەبێ وەستا بێت ڕۆشنبیر و ئەدیب و شاعرەکانمان وەستا بن، بەڵام بوارەکە نەڕەخساوە وەک پێویست بۆ ئەوەی ئەدیبی مناڵان، شاعری دنیای مناڵان، چیرۆکی مناڵان باشە وەک پێویست بتوانێ هەنگاوی جددی بنێ بۆ ئەوەی کەوا میلەتەکەی لەو قەیرانە ڕزگاری ببێ کە ئێمە لاساییکردنەوەی کۆمەڵێ چیرۆک و وەرگێڕاوی ئەملاو ئەولاو هەتاکو ئەگاتە هەندەرانیش. یعنی تەنها ئەوە هۆکارە کە ناتوانن چیرۆکنووسان وەکو پێویست بایەخ بە چیرۆکی منداڵان بدەن لەو ڕوانگەیەوە لەوانی کە باست کرد لە پێشترە. ئەمە هەر خەتای ئێمە نییە، ئێمە خەتای وەزارەتی ڕۆشنبیریە کە ئەبێ بوارێک بڕخسێنێ
بۆ هاوکاریکردنی ئەو ئەدیبانەی کە لە دنیای مناڵاندا قاڵ بوون یا کار دەکەن و ئەو چیرۆک و شعر و ئۆپەرێتانی کە ئەمان نووسیانەوە لە خزمەتی پەروەردەکردنی مناڵن بۆ ناسینەوەی کللتوری نەتەوەی خۆیان و توراسی مێژووی خۆیان ئەبێ ئەوانە بخەنە ناو بەرنامەی کاری خۆیانەوە بەڵام بەداخەوە تا ئەم کات و ساتێ ئێمە وەزارەتی ڕۆژنبیری نەیتوانیوە ئەم ئەدیبی دنیای مناڵان و نووسەری چیرۆک نووسانە لە لای خۆیان کۆ کاتەوە پاڵپشتیان بێ چاپخانەیەکیان بۆ ئامادە بکە ئەبینین ئێمە چیرۆک ئەنووسین من جاری وایە ئەیبم بۆ ئێران جاری وایە ئەیبم بۆ لوبنان جاری وایە ئەیبم بۆ بەغا بۆچی لێرە چاپ نابێت لێرە چاپێ بگرانە ئەینجا ئەچیرە خۆ دەزانی ئەدیب و ڕۆشنبیریش لەبەرەوەی کۆمەڵێ دابەزینی نییە لە هەست و نەسی خۆیان ناتوانێت دەست بە سنگەوە بگرێ بۆ هەموو کەس لەبەر ئەوە ئەبێ لە خۆی دا ببڕێ بۆ چاپکردنی نووسینەکانی ئێوە کەوتونەتە ئەو مووقیفەوە من لەخوا بەزیابێ من لێرەوە سوپاسی خوا ئەەکەم کە لە ژیانما ڕانەوەستاوم بە دیارە موچەی موچەوە هەوڵم ماوە لە ئەگەر کرێکاریشم کردی بێ بژێویەکی ژیان زیاد لە حەدی خۆم دوکانداریم کتێبێ خاوەنی کتێبخانە بووبم هەر چۆنێک بێ جوێن لە حەوتەوە تا ئەم کاتێ لە خزمەتی ئێوە کتێبخانەی گۆرانم بووە لە هەڵەبجا دوای کیمیابارانەکە ئەوە هەموو کتێبخانە و چیرۆک و دەستنووزەکانیان بردن بۆ کرماشان ئێستاکی ئەوان سوار و ئێمە پیادا بەڵام ئێستا خوا بەزیابێ ئێمە خەیستە خاوەنی 32,000 کتێبی ئەدەمی مناڵان لە دووتوێی 6 کتێبە یعنی من کتێبەکان ئاوا چاک ناکەم بڵین کتێبێک ئەم کتێبی بوو کە بە بارانەیە ئەم خاڵخاڵۆکەیە کە هەمانە ئەمە پارەیەکی زۆری تێچێ ئەگەر ئێمە بڕڵین 1000 دانە یا 500 دانەبی بفرۆژین بە 5,000 مناڵی کورد نیدی 5,000 با بە کتێبێک مجبورم 6,000 تەماکەم بۆ ئەوەی یەکیان بەمێ بە 2 دینار ئەگەر بە کری یا بە ڕۆژانی مناڵەکە بۆ بتوانێت چیرۆکێک کتێبێکی ئەدەبی مناڵان ئێستا مناڵانی با بڵێن منداڵان لە تەمەنێکی دیاریکراوە زیاتر ئەنێدرێنە پەیمانگا و قوتابخانە ئەهلیەکان بۆ فێربوونی زمانەکانی تر با لە پاڵ باسکردن لە چیرۆکی مناڵانە ئەم خاڵش بۆ ڕوژێنین چکە گرنگە ئێوە دید و بۆچوونتان چیە لەسەرەوە کە منداڵان لە بری زمانی کوردی فێری زمانێکی تری بێگانە بۆ نمونە تورکی یاخود ئینگلیزی یاخود عەرەبیە بن پرسیارێکی زۆر گرنگە ئێمە نەتەوەیەکین زمانێکی پاراومان هەیە باوەڕ بکە کاگەدانا ئەم زمانەی ئێمە زمانی هەر نەتەوەیەکی کە بواە ئێسان گەشت بۆ کەشکەلانی فەلەک بەڵام ئێمە لەبەر ئەوەی نەمانزانیوە مێژووی خۆمان چییە و ئێستا چی ئەەکەین چۆن هەنگاو بۆ داهاتوو ئەنین لەبەر ئەوە ئێمە گڵی دوور دەرمانە بە چاولێگەری ئێمە هاتوین بۆ مناڵەکانمان نەخینە قوتابخانە ئینگلیزیەکان و ئازانێ کە ئەگەر 50 کتێب وشەی ئینگلیزی فێر بوو یا فێری قسەکردنیش بوو با بڵین هی ئینگلیزی عەرەبی فەڕەنسی تورکی ئێتر ئەم لاانێ بەم لاوە نازانێ بەها جوانەکانی مرۆڤایەتی ناساندنی کەلتوری نەتەوەیی ئەمە ئەبێ لە زمانی دایکەوە دەست پێ بکە ئەمانە ئەڕۆن ساڵانە لە 50 گەڵاوە بۆ 80 گەڵایەن بە ئەو قوتابخانانەی کەوا فێری زمانی بیانی ئەبن ئێمە ناڵین با فێر نەبین بەڵام لەسەر حسابی زمانی دایک نەبێت چونکە ئەگەر ئێمە زمان و کەلتوری خۆمان نەناسین سبەینێ پرسیارەکەن هادەی کاکە تۆ کللتورەگە و کامەیە کوان قەتخەتێن و ماڵە باجەن و هەڵمە کوانێ ئێوە هەلوکێن و مزرەحێن و خەتخەتێنەکەت
ئایا ئەو میلەتانی ئێمە ئەو پێشینەمان کە خەتخەتێنان دروست کردووە وەک کارێکی ڕوونکردنەوە دەبنگ بوون یا کەسێکی زانا و پسپۆر بوون ویستوانە لە ڕێگەی یاری و لە ڕێگەی چیرۆکەوە بەهاجوانەکانی کولتوری کوردی بگەیەنە مناڵ. بەس ئێستا من هەستەکەم و بەهاجوانانەی مناڵی لەلای ئێوە هەیە ینی لەم فێرگەیە لەم پەیمانگایی کە ئێمە هەیە بۆ نمونە یەک نمونیانێ بۆ بڵێنمەوە ڕۆژێک یەک دوو مامۆسای ئازیزم لێرەوە چاویان ماچەکەم وتی بابە خەتخەتێن ئەمە چی ئەم بەرداخەیتە سەر ئەم خەتەوە و پاڵی پێوەنی و مناڵەکە ئەکەوێت گاڵتەی پێوتم بابەگیان تۆ تڕی تێگەیوی خەتخەتێن بریتیە لە سێ گۆشە لە چوار گۆشە لە لاکێشە هەم ماتماتیک لە بازنە لە ئەمانە لە چەماوەی کراوە لە چەماوەی داخراوە. ئەمە ئێستا ئێمە ئەڵێن وەڵاو کاکە ئێمە نەمانزانی لە کۆنا ئەوەی ئێستا تازە فێروین بە پێچەوانەوە ئێمە پێش هەزاران ساڵ ئەمە فێر بووین کە ئەم بەردە لە چەماوەی داخراوە ئەڕوا ئەچێتە ناو دوو چوار گۆشەوە. بێجگە لەم زانستانە کە ئەو فێر ئەبێ یەن چی فێر ئەبین یەن گۆشەی کراوە نەوەک پرەزیا گۆشەی وەستاو گۆشەی تیژ فێر ئەبین. ئەنجا وا لەم مناڵانە ئەەکەین کە بتوانن ئەو بەردەی کە هەیەە لە قەرەی خەتەکان نەکەوێ بۆ ئەوەی ئیلتیزامیان هەبێ لە دەستور و یاسایەکی پەروەردەیی و کەلتوری لا یاسایە ئەمە لەبەر ئەوە ئێمە هاتوین جارێکی تر ئینەگەێنین جیهازێکی گەورەیێنین ئامێرە گەێنین پڕە لە مۆروی زەرد و سوور و قاعدەیەکی بۆ یەکەن و ئەمە یەکە و ئەوە دووە ئەوە سێ و ئەنجا ئەڕۆن هێنن ئەمە چەماوەی داخراوە ئەمە چەماوەی کراوەی ئەمە ڕوبەری بازنەیە ئەمانە هەمووی لە یەک یاری کوردەواریا کۆکراوەتەوە. بەڵام بڵێن چی ئێمە دەفمان دەنگنا نە وەزارەتی پەروەردە لایەکمان لی ئەکاتەوە ئەو بەرنامانەی کەوا دایەنێت پرس بە مامۆستاکانی دنیای پەروەردە و فێرکردن و چیرۆگنووس و شعری مناڵان و ئۆپەرێت بکەن و یارە کوردەوارەکان بخەنە ناو بەرنامەکانەوە بۆ ئەوەی ئەوان تێبگەن لەوەی ئەوان خکە باوکو دایشان خاوەنی ئەم بەها جوانە و ئەم کولتورە جوانن. بڵێ مامۆستا لە ئێستا چی بکرێ بۆ ئەوەی گرنگی بدرێتەوە سەر لە نوێ بە چیرۆکی مناڵان یان ڕۆحێکی بەبەر چیرۆکی مناڵانە بکرێت ئەبێ بە خۆمانە بچینەوە کە ئەڵێم بۆ خۆمانە بچینەوە کە مامۆستا ئەمین ئەڵێ مناڵ ئاوایە نابێ کرێ خۆیشی هینەکە نەنێرێ بۆ قوتابخانەیەکی تورکی یا قوتابخانەیەکی ئینگلیزی یا خار قوتابخانەیەکی کە ئێمە ئەڵێن زمانی دایک ستونی سەرەکی فێربوون بێت ئینجا بگێ بچینە سەر زمانیشی بیانی. ئەبینین ئێمە ئێستاکە لە فێربوون ئەو فەرمایشتەوەی فەرمونەوەیە کە ئەو منداڵە فێری زمانی دایک بوو بەیان جۆرێک لە شارەزایەتی پیا کردبێت پاشان هەنگاو بەرەو زمانێکی بیانی هەر ئەبێ فێر بێ ئەوەی فێر نەبێ خەرزاری خوا و خەرزاری میلەتەکەی و خەرزاری و مناڵانە ئەبێت. ئێستا ئێوە من لە خزمەتانم هەمووتان ئەم مناڵانە ئەبینن کە لە لێرە ئەلفوبی ئەخوێن پۆلی 4 و پۆلی 5 پۆلە لە کاتێکا بین لە پۆلی یەکەوە ئەبێن لە یەکەوە دەست پێ بکەن. ئەنجا ئێمە کێشەکەمان ئەوەیە وەزارەتی پەروەردە ئەوانەی پسپۆرن ئەوانەی خاوەن ئەزمونن لە بواری فێرکردنی مناڵان و ئەلفوبی مناڵان و شعری مناڵان و چیرۆکی مناڵاندا ئەوانە پرسوڕایان پێ ناکرێ کێ نزیک بێ لە لایەنێک لە لایەنەکانە و یا لە حکوومەتەوە ئەویان زاناترە کێ لە مەنجەڵ و خواردن و
وینەکەی حکوومەت و بەرنامەی کانی پەروەردەی فێرکردن و ئەوانە نزیک بێ ئەوانە دائنێن بەرنامەکان دابڕێژوان ئێمە سنوورێک بۆ ئەوە دابنرێت و مناڵان فێری زمانی داوی بکرێن ئەمە پرسیارێکی کە بکە مامۆسا هەر لەسەر چیرۆکی منداڵان بە بڕای ئێوە ئەو ئەزمون و تەمەنە زۆرەی کە لە خزمەت دنیای مناڵان و بواری مناڵانە بەتابەت پەروەردەیە سەرفتان کردووە ئایا ئێمە دوانەکەوتوین وەکو کورد یان وەکو نەتەوەی کورد لە نووسین و برەودان بە چیرۆکی منداڵان وڵا ئێستاش بە هەنگەشە لێ ڕۆی بە هەنگەشە لە یعنی من داوای لێبوردن لە جەنابتان و لە بینەرانەکەم ئێمە کۆمەڵێک ئەدیب و ڕۆشنبیر و چیرۆگنووسین لەم شارە وابزانم کە ئەمە کۆمەڵێکین ڕەم بێ بتوانین کلێنێکی زۆر گەورە لەم بوارا پڕ بکەینەوە بەڵام هەتا ئێستا ئێمە نەحو وەزارەتی ڕۆشنبیری نە وەزارەتی پەروەردە یا ئەوانەی کەوا هین ئەبن خانە نشین ئەبن باشە ئەوانە هەقەن سوود لە ئەزمونونەکانیان وەرگرن بەڵام ئێمە خانە نشینی یعنی بڕۆ لە ماڵەوە دانیشە ئەوە من 10 ساڵە 11 ساڵە لە مەکتەبی سورکی و خانە نشین بووم ئەم 10 ساڵە بەقەدەر ئەو 43 ساڵی 45 ساڵی کە لە قوتابخانە وانە متۆتەوە سوودم نەگەیانەوە بنەتەوەکەم بۆ شکونە بوارێکم بۆ ڕەخساوە ئەم بوارێکە بۆم ڕەخساوە وای کردووە کە من بیر بکەمەوە چ کلێنێک پڕ بکەمەوە بۆ ئەوەی میلەتەکەم سوودی لێ وەرگێت باشە مامۆستا ئای قسەتان چیە لەسەر ئەو چیرۆکانەی کە لە زمانێکی بیانیەوە چیرۆکی مناڵان مەبەسمە چکە باسەکەمان چیرۆکی مناڵانە ئەو چیرۆکە مناڵانەی کە لە زمانێکی بیانیەوە بۆ نمونە زمانی ئینگلیزیان فارسییان تورکیان عەرەبی وەرئەگەڕێنە سەر زمانی کوردی خۆ پەیامتان چیە لەسەر ئەمە ئایا منداڵان سوودی لێ بیننەوە ئەمە هین ناکەین پەراوێز ناخین سفریشیان بۆ دانانین بەڵام ئێمە ئەڵێن هەر دەقەیەکی ئەدەبی هەر چیرۆکێک هەر ئۆپەرێتێک وەرگێڕێتە لە زمانێکەوە بۆ زمانێکی کە ئەو هێز و پێزەی لە دەست ئەدات ئێستا کە ئێمە ئەڵێن دنیای شارستانیەت و عەولەمەیە ئەبینین کۆمەڵێ چیرۆک لەو بازاڕا و لای مزگەوتی گەورە و لای بەردەرکی سەرا دانراوە ئەمە بێڕنیە ئەمە باڵدارێکی دڕندەیە ئەمە سپایدەرمانە چۆن شەڕەکە چیەکە بکە و چیرۆکی سپایدەرمانە چۆتە سەرزاری زۆر مناڵان ئەمە باتمانە باشە کاکە ئەم چیرۆکانە و هەزارانی کە چونکە من بە درێژایی تەمەنم لە 1970ەوە تاگو ئەکاتە 1970 10 ساڵ خاوەنی کتێبخانە بووم و ئێستاش هەر خاوەنی کتێبخانەم چونکە بەبێ کتێب ناژیم بەبێ ئەدەب ناژیم بەبێ مناڵ من مامۆستانیم لەبەر ئەوە ئێمە ئەتوانین چارەی ئەوە بکەن بەڵام کێ دەستی من ئەگرێ بۆ چارەسەری ئەمە ئایا ئێمە بۆچی دەفمان دەنگنا لەبەر ئەوە ئێمە وەزارەتی پەروەردە هەموو جارێ من لە کاک دڵشادەوە لە کاک خسرەوە لە وەزیر بوون تێکەڵێکی زۆرم بۆ لەگەڵیانە کاتێ وەزیرێک ئەبێ بە وەزیر ئەبێ لە 3 قۆناغا پسپۆری ئەو بوارە بوونی هەبێ لە پۆلی 1 بۆ 4 سەرەتایی بە باخچەکانیشەوە باشە 5 بۆ 8 بۆ 12 ئەنجا وێنە وەرە سەر پەیمانگاکان ئەمانەژە عایدی وەزارەتی پەروەردەن کەواتە وەزیر بە تەنیا ناتوانێت ئەم هەموو کێشانە حەل بکە لەبەرەوە پسپۆڕەکانیان ئەگەر پسپۆڕ بن ئەوان ئەتوانن ڕێنمایی کۆن و ئەو دەستخۆنە سەر ئەو هەڵانەیەکەوە وەزارەتی پەروەردە ئەیکات. زۆر باشە مامۆستا پرسیار زۆر و کات کەم ئەمە کەم بە دوایین پرسیار ئەگەر بتوانن بە کورتی وەڵام بەنەوە سپاسانەکەم گرنگی چیرۆکی منداڵان لە چیدایە بۆ دەبێ هەوڵێکی زۆر ماندووکەرانەی لەگەڵا بدرێت
چیرۆکی مناڵان ئەگەر چیرۆکی مناڵان بێ کەلتوروی بێ یا دانراو بێ یا چیرۆک نووسەکە خۆی داڕشت بێ لە ئاستی تێگەیشتنی مناڵە ئەتوانێ زۆر شت بۆ مناڵ ئاسانکاری بکە هەر لە پێناسەی کوردایەتیوە هەتاگە ئەگاتە ئەو کارانەی کەوا ڕۆژانە مناڵ پێی هەڵئەستێت مناڵیش بە چیرۆک زۆر زۆر گەشە ئەکات شعرەکەی ئەخوێنێتەوە لە خۆیەوە خۆی بۆ ئەجوڵێنێ چیرۆکەکەی بۆ ئەخوێنیتەوە لە خۆیەوە ئەبێ بە ئەکتەر بەرامبرت ئەمە ئەڕواتەوە بۆ دایکی ئەگەڕێتەوە بۆ ڕەفیقەکانی هاوڕێکانی ئەگەڕێتەوە لەبەر ئەوە لە زیهنی شامێنێتەوە پاش ساڵانێکی ئەگەر ئێمە بێت و گرنگێکی تەواوە بەم بوارە بین لە هەمووک چۆن مۆزیکزانێک لە قوتابخانەکە هەیە ئاوا مامۆستای هەوڵ بین مامۆستایەکی ئەدیب و ڕۆژنبیر و شاعیر و چیرۆکنووسیش هیچ نەبێک لە قوتابخانەیەکی ناوەندی یاخۆ ئامادەی یا لە باخچەی مناڵان و سەرەتایەرنەکان بوونیان هەبێ. مامۆستا گیان سپاس بۆ ئەو کاتێک کە پێت بەخشین سوپاسی ئێوەکەم بەخێربێن چاوەکەم بەخێربێن یاخوا هیوادارم ئەم بابەتەی کە باسمان کرد هەنگاوێک بێ بۆ بابەتەکانی دواتر جارێکە سوپاسدانەکەم. ئێمەش بۆ هیواین و دووبارەش سپاس بۆ بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.